ئەگەر سەردانی گەراجی وەستانی ئۆتۆمبیل دەکەین دەبینین کەسێک لە بەردەرگاکە وەستاوە و وەستێکمان پێدەدات و ئێمەش ئەو بڕەپارەی دەدەینێ کە پێویستە بۆ ڕاگررتنی لە بەرامبەر ئۆتۆمبیلەکەمان بیدەین. من ئێستا لە یەکێک لە گەراجەکانی هەولێرم. کەم گەراجە زۆربەی شۆفێران لەو کاتی سەردانی ئێرە دەکەن ئەگەر ئاوا کەسی لێ نەبێت ئۆتۆمبیلەکەیان ڕدەگرن و 1000 دینار بەو شێوازە ئەلێرە دادەنێن بۆ ئەوەی حەقی گەراجەکەی خۆیان بدەن، هەرچەندە ئەو کەسەی ئێرەش بەڕێوە دەبات لێرە مەوجود نەبێت. ئەم گەراجە دەکەوێتە نزیک شەقامی سیمەتری و بە دیاریکراوی نزیک بینای پارێزگای هەولێر. لێرە مام عەلی لێرەیە کە ئەو گەراجە بەڕێوە دەبات. دەمێت قسە لەگەڵ خۆی بکەم. مام عەلی بزانم ئەو چیرۆکەی ئێرە چییە؟ پێشەچی بەخێرانان دەکەم بەخێر بێن سەرچاوم. خۆی ئەمە لێرانە دوو ڕۆژمان هەیە عوتڵەیە. یەکەمیان برێن یەکشەمان کە دکتۆرە بەڕێزەکان نایەنە ئێرانە لەگەر پێنجشەمان. زۆر جار هەیە ئەمە کە دووشەمان یان پێنجشەمان ئێرە بەجێ دێلین دێنێ ئێرانە کەس لێرە نییە. بەڵام کە ئەو شوفێرە بەڕێزانەی کە دێنە ئێرە کوردەکان ئەو جایی هەر شارەچیوی کوردەکان زۆربەی زۆری مەسەلەن ئیبادینانە یانەچینەی سلێمانیا هەولێرن ئەو بەڕێزانە دێنە ئێرە تەمەشا دەکەن ئەمە لێرە نەنینە وەکو پیشەی ڕۆژانەیان 1000 دینارەکەی خۆیان سیارەکەیان ڕدەگرن کە ئیشەکەیان تەواو بوو 1000 دینارەکەی لەو جێی دادەنێن کە جەنابەت ئاماژەت پێدا. ئەمەش لێرەدا سوپاسی زۆر سوپاسیان دەکەین. من کاتی خۆی ویستم لەو عەچی لێدەم لێرانە برێم ئەلێرانە تکایە ئەوەی کە ڕدەگریتن هاوکاریمان بکاتن پارەی گەراجەکانمان لۆ بەجێ بێلیتن بەس تەمەشا دەکەم بە خۆیان وە دەکەن. لە ڕاستیدا ئێستاکەوەم لێ هاتیە ئەو شتە نەکەم لەبەر ئەوەی شتێکی زۆر جوانە. کوردیش ئەمەمان دەزانین. ڕاستە من کە لە شاری هەولێرم شاری هەولێر بە شاری سوڵتان مزەفەر ناسرایە، شاری ئارامیە، شاری پێکۆژیانە، هەموو چینەکی تێدایە. ئەمن سوپاسی هەمویان دەکەم بە کورد و عەرەب و بە تورکمان و بە ئاشووری و چکە ئەوانێک کە دێنەکەمان هەموو چینەکی تێدایە، مسلمانی تێدایە و مەسیحی تێدایە و یەزیدیشی تێدایە. ئەمن سوپاسی هەمویان دەکەم ئەوەی کە ئەو شتەمان دەکات. لە پێش لە دوایشدا سوپاسی ساحیبی گەراجەکەی دەکەم لەبەرەوەی بەڕاستی کەسەکە کە متمانەی بەمەیە ڕاستەمە لێرە لەسەر ئەو گەراجە ئیش دەکەین بەس ئەویش کەسێکی زۆر بەڕاستی زۆر ئینسانێکی تێگەیشتی و ئینسانێکی زۆر برین خێرکەرە. ئەویش باشە مام عەلی دەمێ بزانم ئاخر جار چەندتان پارە ئاوا کۆ کردەوە کە کەس لە گەراجەکە نەبوو؟ وەڵی ئاخر زاری 11000 بوو. بەجارێکم بەخۆم چەند جارێکە خڕم کردەوە جارەوە بۆ 14 بۆ 13 بووە 11 بووە ئەوە بەپێی ئەو سیارانە کە ڕادەوەست. یعنی چیرۆکە بەردەوامێ ڕۆژان بەردەوامێ ئەوە لە کاتی عوتڵە ڕۆژانە چکە بخۆمان لێرەینە ڕۆژەکانی بخۆمان ئەمە بەس ئەو ڕۆژانەی کە لێرە نین بەردەوام و چیرۆکەوام هەیە ئەو شتا هەیە. باشە دەمێت بزانم چ هەستێک تەیە کە خەڵک ئاوا متمانەی هەیە ئۆتۆمبیلەکەی بەجێ دێنێت و پارەکەش دادەنێتن؟ وڵی برێم چ هەستەکەم هەیە ئەترە تو لەکە لە شارەچیەوە مسلمان پەروەر و لە شارێکی شاری سوڵتان مزەفەر بی هەردەبێ ئەوە متمانەت بە هەموو کەسەکی هەبیتن. ئەمە متمانەمان بە هەموو کەسێ ئینشاڵڵا خوای تەبارەک و تەعالا متمانەیمە دەداتە هەموو کەسێکی خوای تەبارەک و تەعالا هەموو کەسێکی ئەوە سەرڕاز دەکا. بەخۆی ئەمە زۆر جارەیە لە زۆر شتان جێمان لێ بووە کورد زۆر جارێ من برادری عەرەبم هەیە دەرێت کورد جێ متمانەیە. ئەمەش سپاسی ئەو برا عەرەبە نەش دەکەین کە ئەو قسانە دەکەن و سپاسی هەموو کوردەکانیش دەکەین کە لاولێردا دەژین و زۆر مەمنونیانی.